سلاوتان لێبێت من دکتۆرە نهایەت بەکر عەبدوڕەحمان هەڵگری بڕوانامەی دکتۆرا بردم لە نەشتەرگەری و نەخۆشیەکانی ئافرەتان و لە دایکبوون، چاودێریکردنی ئافرەتانی دووگیان و چارەسەرکردنی دواکەوتنی دووگیانی لە نەخۆشخانەی میهرەبانی. ڕۆژانە لە هەمان نەخۆشخانە چارەخوازەکان دەبینم. نەشتەرگەری ئافرەتان و منداڵبوون بۆ ئەو خانمانە ئەنجام دەدەم کە پێویستیان پێیە. شوێنی تایبەتمان هەیە بۆ لە دایکبوونی سروشتی، چاودێری خانمان دەکەم لە کاتی لە دایکبوونی سروشتی. ئەمڕۆ باسی بابەتی دووگیانی و نەخۆشی شەکرەتان بۆ دەکەم. هەندێک لە خانمان پێش ئەوەی دووگیان بن کێشەی نەخۆشی شەکرەیان هەیە، هەندێکی تریشیان لە کاتی دووگیانی تووشی زۆرێکی نەخۆشی شەکرە دەبن کە تایبەتە بە دووگیان بوون، پێی دەوترێت جستیشنال دایابیتس. ئەم زۆری شەکرە جیاوازیەکەی ئەوەیە کە لەوانەیە لە دوای دووگیانی خانمەکە نەخۆشیەکەی نەمێنێت، هۆکارەکەشی دەگەڕێتەوە بۆ بەرزی ڕێژەی گلوکۆز لە خوێن. ئەو گلوکۆزەی کە لە خوێندا هەیە ئینسۆلین ناتوانێت مامەڵەی لەگەڵ بکات و بیگوازێتەوە بۆ ناو خانەکان. چێن ئەو خانمانەی کە لە مەترسی توشبووندان بە شەکرەی دووگیانی، ئەو خانمانەیە کە کێشیان زۆرە، ئەوانەیە کە پێشووتر منداڵێکیان بووە، کۆرپەلەیەکیان بووە، کێشەکەی لە 4 کیلۆگرام و نیو زیاتر بووە، ئەوانەیە کە لە دووگیانی پێشووتر نەخۆشی شەکرەی دووگیانیان هەبووە، ئەوانەیە کە لە خێزانەکەیان نەخۆشی شەکرە هەیە، بۆ نمونە دایکی باوکی یاخود خوشکێک برایەکی نەخۆشی شەکرەی هەبێت، ئەوانەی فرەکیسی هێلکەدانیان هەیە. لە کاریگەریەکانی نەخۆشی شەکرە لەسەر دایک و کۆرپەلا لەوانەیە ببێتە هۆی لەبارچوونی کۆرپەلا، مردنی کۆرپەلا لە ناو سکی دایکی، ببێتە هۆی زیادبوونی کێشی کۆرپەلا بە شێوەیەکی ناتەندروست، زیادبوونی ئاوی دەوری کۆرپەلا، ڕێژەی منداڵبوون بە نەشتەرگەری زیاد دەکات، لەوانەیە ببێتە هۆی خوێنبەربوون بۆ دایکەکە، بە تایبەتی ئەگەر ئاوی دەوری کۆرپەلە زۆر بێت یاخود کێشی کۆرپەلەکەی زۆر بێت. ڕێنمایی بۆ ئەو خانمانەیە کە نەخۆشی شەکرەیان هەیە پێش دووگیانی دەبێت بە سەردانی پزیشکی پسپۆڕ بکەن پێش ئەوەی دووگیان بن، شەکرەکەیان بە شێوەیەکی ڕێک کۆنتترۆل بکەن، چونکە ئەگەر شەکرەکەیان کۆنتترۆل نەبێت کار دەکاتە سەر دروستبوونی کۆرپەلە و ناتەواوی لە دروستبوونی کۆرپەلا. هەروەها پێداچوونەوە بۆ دەرمانانە بکرێت کە وەری دەگرێت، چونکە هەندێک دەرمان هەن لە کاتی دووگیانی ڕێگە پێدراونین. ئەو خانمانەشی کە نەخۆشی شەکرەیان هەیەیان تووشی شەکرەی دووگیانی دەبن، دەبێ هەوڵ بدەن لە ڕێی خۆراک و وەرزشکردنەوە شەکرەکەیان کۆنتترۆل بکەن. ئەگەر نەیانتوانی کۆنتترۆلی بکەن لە ماوەی 1 بۆ 2 هەفتە دەبێت سەردانی پزیشکی پسپۆڕ بکەن بۆ وەرگرتنی چارەسەری پێویست بۆ ئەوەی لە کاریگەری نەخۆشی شەکرە لەسەر دایک و کۆرپەلە بە دوور بن. بە هیوای تەندروستیەکی باش بە هەمولایەک. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.